سڵاتان لە ببینی ڕای 1964 متوارە نەقیم لە ڕووباڵی تایبەتی شەڕی ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوام دەبین دوایین پەرسەندەکانی دوانیۆڕۆی ئەمڕۆ چوارشەممەتان پێ دەڵێن دیارە وەک پێشتریش وتومە ئەم شەڕە کە ئێستا بەردەوامی هەیە سات بە سات کاتژمێر بە کاتژمێر یعنی نهێنی تیادە دەکەوێت و بەردەوامی هەیە و قوڵتر دەبێتەوە یعنی لەوەی کە گورزەکانی ئەمریکا بۆ ئێران تونتر دەبێت و وەڵامدانەوەی ئێرانیش بەردەوامی هەیە و هەڕەشە و گرۆشەکانیش لە نێوان ئەم وڵاتانەدا تا دێت زیاتر دەکات و ئێستا پەرسەندنێکی دیکەش هەیە لەوەی کە وڵاتانی ئەوروپاش لە فەڕەنسا لە بەریتانیا هاتوونەتە ناو شەڕەکەەوە نەوعەنما تەنانەت فەڕەنسا دەڵێت فڕۆکەی ڕافالمان درۆنی ئێرانی دەخاتە خوارەوە لە ناوچەکە کەواتە بە فعلی هاتوۆتە ناو شەڕەکەەوە واتە ئەمە مانای ئەوەیە کە ناتۆ شتێکەڵی ئەم شەڕە بووە و شەڕەکە بەرەو گەورەبوونی یەکجاری دەچێت هەموو ئەمانە و دوایین پەرسەندەکان لەگەڵ عەقیل سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باس دەکەم جەناب عەقیل بەخێر بیتەوە بژیت با لە خستە خوارەوەی فڕۆکەیەکەوە دەست پێ بکەم فڕۆکەیەکی ئێرانی لەلایەن فڕۆکەی F-35I ئیسرائیلەوە فڕۆکەی یاکسەوسی لە ئاسمانی ئێران خراوەتە خوارەوە باشە ئێران پێشتریش باسمان کردو فڕۆکەی تری خراوەتە خوارەوە جەنابەت باست کردووە کە لە ڕووی ئاسمانەوە خراپە لە ڕووی فڕۆکەوە خراپە بۆ ئەم ڕیسکە دەکات و فڕۆکە بەرزەکاتەوە خۆی جیاوازی لە نێوان ئەمانەیە F-35نەوەی پێنجەمە شەبەحیە یاک فڕۆکەیەکی هی مەشقە فڕۆکەیەکی سوکە تکنۆلۆژیایەتیان نیە تەنها بۆ مەشق بەکاردێتن فڕۆکەوانەکانی تر فێرە بن لەم کاتەیە ئیفڕێنێ بە ئاسمانە پێویستی پێەتی ئەمان جیاوازی ناکرێت لە بینیانە یەک سەسی بە هیچ جۆرە توانای F-35 نییە نۆک بڵین دانێ دوودانە پێنج دانەش ناتوانێت ڕوبەڕووی F-35 ببێتەوە یەک فڕۆکەیەکی کۆنە لە رووسیا بڵین 144یشی هەیە و یەکەم وڵات بوو کە یەشێتی سۆڤێت لە شەستەکانە فڕۆکەی یاکی کە دروست کرد ڤێرتیکەڵ ینی وەکو هەلیکۆپتەر بەرزەبێتن لە دوای 1962 بوو ئەجا دوایەوە بەریتانیا هارێر سی هارێری دروست کرد کە ڤێرتیکەڵ بەرزەبێتەوە ئێستاکە بڵین F-35 لایتنگ ئەو جۆرە طبعاً ئەخرێتە خوارەوە بەرحەزەکەم لەسەری بۆستم ئەم یاک 130 چی جۆرێکە و بەچی مەبەستێک ینی لە ئاسمان بووە ئەم جارە شەڕ لەگەڵ فڕۆکەی دیکەیە موشک تێگرتن لە موشکی دیکە چی بووە؟ خۆی یەک توانای شەڕی ئاسمانی نییە بەرامبەر بە فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل لە جۆری F-35 بێ 15 بێ 16 بێتن ئەمانی کە بەکاری دێنن تەنها بەرزێکاتەوە تەمان خۆی ئینتیحارە تو ئەمانە بەرز بکەیتەوە بەڵام ئیشی ئێران ئەمەیە کە ئەم یاکە بەرزەکاتەوە یاک سەسی تەنها بتوانێ بڵین تۆماهۆک ئەوانە بخاتە خوارەوە لەگەڵ درۆنەکانە بۆیە بەرزێکاتەوە لە ئاسمان لە ئاسمانی تەهران بڵین بە تایبەتی بۆی تاران بپارێزێ لە زۆر هێڕشی تۆماهۆک و مسەیەرەکانە جگەلەوە تۆ لە بیرت نەچێم 129 لە ئاسمان هەبووە لە ئاسمانی تەهران ئەم ئیشە بکاتن کە بیپارێزێتن لە تۆماهۆک و بڵین درۆنەکانە باش وەڵا هەر بۆ بینەرانیش حەزەکەم جیاوازیەکی نێوانم دووڕفەکە بکەی ئەمەی سەرەوە F-35 ئەمەی خوارەوەش یاک سەوسیە جیاوازی نێوان ئەم دوو فڕۆکەیە ڕەنگە قورس بێ پێش بەرنامەکە باسمان کرد چکە زۆر جیاوازن بەس حەزەکەم هەندێک جیاوازی زەقیان بڵێ بەڕاستی هێستا کە بە نسبەتی بڵین F-35 سیستەمی حربی ئەلکترۆنی شەڕی ئەلکترۆنی تەشویشی ئەلکترۆنی زۆر بەرزە یەک ئەم سیستەمانەی تیان نییە یەک کۆنتڕۆلکردنی ئاسانە دوایەوە تکنۆلۆژیای تیانە بە هیچ جۆرێکی وەکو F-35 ینی فڕۆکەوانی F-35 ئەگەر یەکەی بێ ئایەکەی بێتن چونکە جوار جواری هەیە وەکو باسیمان کردووە فڕۆکەوان دەتوانێت دەوروبەری خۆی 360 دەرەجە تەنها لە کڕاشلمتەکە ینی ئەو خودەی سەری کڵاوەکەی سەری کە ئیکاتە سەری بای 400,000 دۆلارە هەمووی بەوە کۆنتڕۆڵەکە بەڵام یەک ئەمانەی تیان نییە بە هیچ جۆرێکی لەبەرەوە ناتوانانی مقارانەی بکەی یانی یەک فڕۆکەیەکی مەشقی تەدریبە چوانە سە فڕۆکەوان بڵین کە قوتابیە بێتن لە هێزی ئاسمانی یەکسەر فڕۆکەیەکی نادەنێت کە کۆنتڕۆلکردنی زەحمەت بێتن سەبۆ نمونە کۆن لە عێراق لە زۆر وڵاتانی جیهانیشە LI بەکاردێنن LI39 فڕۆکەیەکی سووکە کۆنتڕۆلکردنی سەلامەتە تکنۆلۆژیای تیانە تاقیدی تیانە لەسەر ئەوانە مەشقەکە ئەنجا ئەچێتە سەر ئەو فڕۆکەی کە تکنۆلۆژیای بەرز بێتن یاک تەنها هی مەشقەهی ئەوە نییە کە بکەوێتە شەڕ لە ئاسمانە
زۆر باشە با بچتە ناو بابەتەکانی دیکەوە زانیاریەکانی دیکە لەسەر شەڕەکە ئەوەی کە هەیە ئەمریکا هێزەکانی ئەمریکا دەڵێت حەفدە کەشتی و بەلەمی شەڕکەری ئێرانیمان لە سریلانکا نقم کردووە وە سریلانکاش دەڵێت بەشێک لەو بەلەماوان و کەشتیوانانەمان ڕزگار کردووە لە ئاوەکەیە پرسیارەکە لێرە ئەوەیە ئەمە چی ئەکەن لە سریلانکا ئەم کەشتیانەی ئێران وی هەر بڵین ئەگەر لە ساڵی 1991 کە فڕۆکەکانی عێراق هەمووی چوو بۆ ئێران بۆی بیپارێزێ ئەمەش عینی عملیاتە دەری کرد لە خەلیجە بڕوا لەو ناوچەیە بمێنێ چونکە ئەمانە کۆنە توانای ئەوەی نییە کە ڕوبەڕووی بڵین هێزی دەریایی ئەمریکا ببێتەوە بردی لەو ناوچەیە بۆی لێ نەدرێتن و لێوێ بێ بەڵام ئەمریکا گەی پێی و لێیدا و تایبەتی لە فرقاتەیەکی ئێرانیدا ئێرزدینا کە 180 کەسی لەبانایە لە شۆشتەیدا لە ناو ئاوی هەرێمی سریلانکا لێیدا یعنی ئەمریکا دەست ناپارێزیێ و حیساب بۆ هیچ وڵاتێکیش ناکا کە هێڕشە باتن بەڵێ لەوێنانە لێیدا و نقومی کرد پاشە ئێستا خەریکە پاکستانیش دژی ئێران جوڵە دەست پێ دەکات لە ناوچەکەیە پاکستان بۆ پاکستان ئەگەر بگەڕێنەوە ئێمە باسیمان کرد هاوپەیمانی سعودیەیە یعنی ڕێککەوتنی دیفاعی مشتەرەکیان هەیە لەگەڵ سعودیەیە سعودیە کە موشکی ئێران لێداتن و بڵین درۆنەکانی ئێران 16 وانە لێداتن پاکستان ئەبێ بێتە وڵامەوە بۆیە هەڕەشە لە ئێرانە کاتن ئەبێ ڕابوەسێ هێڕش نەباتە سەر سعودیە بەڵام لە هەمان کاتە چینیش هەڕەشەی لێ کرد کە داخەڵم شەڕە نەبێتن بە هیچ جۆرێکی پاکستان زۆر بەهێزە تایبەتی لە هێزی ئاسمانیە پاکستان زۆر پێشکەوتووە زۆر شەڕەکە فراوانەکە شەڕەکە فراوانەکە ئەو کاتە شتەکە چیە بێت تۆ لێرە دژمنی سەرەکی پاکستان هندت هەیە کە چین هاوکاری پاکستانەکە ئەویش دژمنی هندستانە لەسەر سنوورەکان کێشەیان هەیە لێرە شەڕەکە هەڵەگرسێ جارێکی کە و فراوانە بێتەوە بڵێ ناڵێن جەنگی جیهانی سێم بەڵام ئاوها فراوانە بێتەوە زیادە ڕوا و ڕاوەستانی سەختە بێت بۆنی ئەوەی لێ دێتن تۆ هەموو شەڕێ داگرساندنی زۆر ئاسانە ڕاگرتنی سەختە زۆر بە ئاسانیەتوانی دای و گرسێنی بەڵام وەرەکە ڕایەگری زۆر سەختە ڕاست زۆر باشە ئەوەی کە لە پێشەکە ئاماژەم پێکرد بابەتی ناتۆ و تێوەگلانیان لە شەڕەکە ئێستا بەریتانیا دەڵێت کەشتی گەلم ئامادەیە بۆ شەڕ لەولاوە فەڕەنسا نەوعەن ما هەم بە فعلی خەریکە دەست پێ دەکات و هەمیش وتەکانی واگەیەنە کە بە تەواوەتی دێتە ناو شەڕەکەەوە بەما ناتۆ تێوە دەگلێت لە شەڕ دێتە ناو شەڕەکەەوە خۆی بە فعلی ئستا نایەنە ناو شەڕەکەەوە ئەگەر نیانەوێ بڵین هێرش بەرن لە زەمینە بۆ ئێران بەڵام ئەو ناوچەیە ئەپارێزن چونکە تۆ لە بیرت نەچێتن لە بڵین لە ماڵتا لە قۆبرۆس تۆ جەزیرەی قاعیدەی بەریتانیشت هەیە فەرەنسا لەبەر مەساڵحی خۆی لە ئیماڕات و ئەوانەیە حامیلەی تائیرات شارل دیگۆڵی پاڵ نایە پێشەوە ئێستا کەش فرقاتەیەکی بەریتانی ڕاگۆن ئەویش هاتە پێشەوە لەگەڵ فڕۆکە و چەند پارچەیەکی دەریا کامانە دێنە پێشەوە تەڵان دژی ئەو مسەیرانە و ئەو موشەکە بالستیانەی کە بۆ قوبڕس ئەڕواتن چونکە ئێران لە ئیسرائیلیش بدا یەک فڕۆکەیە لەنەو خاکی ئیسرائیلە نییە هەمووی ئاودی بۆتەوە لە قوبڕس و ماڵتەیە لێنانە بۆی لێ نەدرێتن لە ئیسرائیلە بەڵام ئەگەر زیاد لێی بداتن بەڵێ ئەوانیش بەرگریەکەن ئێستاکە تۆ هەر ئەوان نین ئوردن ئێفشانزەکانی لە ئاسمانە درۆنی ئێرانە خاتە خوارەوەوانەی کە بەرەو ئیسرائیلە ڕواتن بۆی هەیە بێنە ناوە بەڵێ باشە کە ناتۆ هاتەدا ئەم شەڕەوە یعنی قورس نییە بۆی لە لەولاوە شەڕی رووسیا دەکات لەم ناشەوە شەڕی ئێران بکات طبعا ناتۆ بێتە ناوەڕاستەوە قورسە بێ بۆی لەبەرەوە ئۆکرانیا لەولا زەعیفە بێتەوە ئەو چەکانی کە ئیدەی بۆ ئۆکرانیا ئەگەر پاتریۆت بێ ئەگەر ئەتەکامس بێ ئەگەر های مارس بێ و موشەکانەی کە ئیدەی تێ ئەو کاتە پێویستە ینی نایدەی بۆ ئۆکرانیا رووسیا زیاتر سەرکەوتن بەدەستدێنێ و زیاتر ئەچێتە پێشەوە طبعا سەختە بێ بەوەی بەڵام لەم لە کاتەیە ئەوەشت لەبیر نەچێتن ینی مەساڵحی چین لە ناوچەکەیە ئەویش داخڵە بێتن بە شێوازێکی ئەگەر مباشر بیان غێر مباشر بێ بیدایەتی بەڵام لە هەر داخڵە بێتن ئەویش باش دۆناڵد ترامپ زووزە گلەیش لە ئینەکە لە ئەوروپا بەتابەت لە بەریتانیا دوێنێ ینی باسی ئەوەی دەکرد گلەی لە سەرۆکۆزیرانی بەریتانیا دەکرد دەیوت
نەهاتوە یارمەتی بامدات و نهاتۆتە ناو شەڕەکەەوە لەولاشەوە کە پرسیاری ئیسپانیا لێ دەکەنەڵێت بەڵێ ینی دەتوانین لەوێ فڕۆکە بنیشینەوە فڕۆکە بەرزکەینەوە ئەوانە یعنی نەوعەنما زۆر بێبنەتانە بەرامبەر ئەوروپا قساکە ئەما گەڕێتەوە بۆچی خۆی ئەمریکا حیساب بۆ ناتۆ ناکە ینی خۆی نێدەرکە 32 وڵات ناتۆ هەمووی هەستان ئیسپانیا ئەگەر بڵێ ناهێڵم ئاسمانم بەکاربێن یان فڕۆکەت بنشێتەوە هەنشیێنەوە و ئاسمانیشی بەکاردێنن و بۆشی نییە قسە بکاتن بە هیچ جۆرەوەی بەرامبەر ئیسپانیا بەرامبەر بە ئیسپانیا بەڵێ بەڵام تۆ بەریتانیا و ئەمریکا لە سەیری میدیا مەکە سەیری ئەعلام مەکە کە باسی بازە شتێکەکەن بەڵێ ئەوان ڕێکەوتونە هیچ کێشەیەکیان نییە ئەمریکا و بەریتانیا یەکن لەم حاڵەتەیە بەڵام تاکو ئەم ڕادەیە پێویست ئەوە نەبووە کە بەریتانیا بێتە ناو شەڕەکە هاوکاری ئەمریکاکە یعنی ئەمریکا و ئیسرائیل بە تەنیا زەرەرێ زۆر گەوریان بە ئێران گەیاندووە ترامپ ینی هەر بەرامبەر ئەوان نا ئێستا دەیەوێت بە تەواتی بەهێزی خۆی دەربخات بەرامبەر داخستنی تەنگەی هورمز گەروی هورمز دەڵێت ئەگەر بگاتە حاڵەتێ لەگەڵ کەشتێنەوتەکانم کەشتی جەنگی ڕەواناکەم ئەمەی پێ دەکرێت لە گەروی هورمزە نانەخێر لەوێ پێی ناکرێت لەو شۆنە مەزیقە تەسکە لە بینی سەڵتەنەی عومان و ئێرانە ئەگەر تۆ سەیری جوغرافیایی بکەی سەیری نەخشەکەی بکەی سەیری ئەو شاخانە بکە لە هەردوو تەرەفە لەسەر مەزیقایە ئێران تەنها ڕێی داوە بە رووسیا و چین ڕەت بێتن ئاڵاکە بەرزکەنەوە و نیدا بدا وڵامی بداتەوە کە ئەمە رووس و چینە بۆ ئەوان هەیە ڕەت بن ئەوانی کە بۆیان نییە ڕەت ببن بەڵام لە هەمان کاتە ڕنگ بێ ئەمریکا مەسەڵەن لێی بداتن بڵێ بەهەڵە بوو نەمزانی و یا ئێران لێیدا بەهەڵە ناتوانێت پاکی کاتەوە ڕێبکاتەوە بۆ کەشتێ نەوتیەکانی ناتوانێت زەحمەتە چونکە موشک شوۆنەکە زۆر بچووکە زۆر تەسکە هەل لێداتن مەجای تیانە ئەوە تەنها قسەیە ترامپیکە ئەگەر بێ زمینی دابەزێ ئەو ناوچانە بگرێ ئەوە جیاوازە بەسە بێ لە شوێنێتتر شەردا بگرسێنێ زمینی بۆی هێزەکانی ئێران مەشغولی لایەتر بێتن بتوانێت ئەو کاتە لە هەرمزدا ببەزێتن ئەوەش زۆریوێتن زۆر باشە دوێنێ بن تۆ باسی کاریگەری تیژدانەوەی ئەتۆمان کرد کەچی کاریگەریەکی قوڵ و کاریگەری هەیە ئێستا وەزارەتی دەرەوەی رووسیا دەڵێت گومان دەکرێت بەهۆی گورزەکانەوە لە ئێران ینی بنکەی ئەتۆمی تیشکدانەوەیەک دروست بکات لە داهاتوودایان دروستی کردبێت ئەمە تا چەند مەترسیەگەر ڕاست دەرچێت ئەگەر بڵین لە فۆردۆ و ئەسفەهان نەتانز ئاراک بە زۆری مەترسی لەسەرەکە تشکی بڵاو کرد بێتەوە بەڵام ئەو تشکە لە منشەعاتە مەحدودە بێ شوێنەکەی ئاها بڵاو نابێتەوە وەکو مەفاعل نییە وەکو بوو شەهر نییە وەکو دەیمونە ئیسرائیل نییە یان وەکو ئەگەر دوێنشکە باسمان کرد وەکو ئەوی ئۆکرانیا بێتن یان یابان فۆکۆشیمە یان چۆرنۆبیلی ئۆکرانیا ئەوانە مەترسی زیاترە بەڵام تاکو ئێستا هیچ شتێ نییە کە ئەسبات بکات تشک بڵاو بێتەوە ینی تەنها قسەیە نەمبیستوە لە هیچ شوێنێ لە هیچ میدیایەکە تشک بڵاو بوو بێتەوە بە ئاشکرایانی نه زۆر باشە هەر بادامەر لەسەر رووسیا پرسیارم هەبوو دەوەستم لەسەری دەوترێت رووسیا حەزەکە ئەم شەڕە بەردەوام بێ بەرامبەر بە ئێران لەلایەک ئۆکرانیای تۆزێک ئۆکرانیا ئەوواکەن پشتگوێ خەن وڵاتانی ئەوروپا ئەم زیاتر دەستێ ڕوا بەسەریا و لەلایەکی تش نرخی نەوت بەرزەکاتەوەش بۆ رووسیا باشە بەڵام ڕۆیتە زاتوە وەڵامی ئەمەی داوەتەوە دەڵێت ڕەنگە بۆ یەکەم کە ئۆکرانیا تۆزە پشتگوێ خرێ بۆ رووسیا باش بێ بەڵام بۆ نەوتەکە نا چونکە هەم ئەوروپا سزاکانی ئەوروپا و سزاکانی ئەمریکاش بۆ رووسیا قوڵتر دەبنەوە خراپتر دەبن لەسەری وایە خۆی رووس هەر لە ئەوڵەوە شوتومە ئەم شەڕە نە ئێران بیباتەوە نە بدوڕێنە و بەردەوام بێتن ئەگەر بەردەوام بوو تۆ مەڵێ مەسەڵەن مەخزوونی سیلاح لەم وڵاتانەیە کەم ناکاتەوە نانەخێرن چەک مەخزوونی کەمەکاتەوە تایبەتی ئەو هەموو چەکەی کە بە ئۆکرانیادا بە ملیارەها دۆلارات چەکێ دەنێ بۆ رووس باشترە ئەو کاتە مەنزوماتی پاتریۆت ئەم هەموو موشەکە پاتریۆتە کە ئەدەی بە ئۆکرانیا دژی هێزی ئاسمانی رووس هێنمەم ناوچەیە بۆ ئیسرائیل و بە وڵاتانی خەلیجی عەرەب دایانێن بۆی خۆم بپارێزم لێرە تەمان ئەو کاتە رووس هێزی ئاسمانی دەها بەقووەتە بێتن و ئەتوانێت بچێتە پێشەوە لە زەمینیشە بۆیە رووس حەزەکە ئەو شتە بێتن
بەڵام بەلایەن نرخی نەوت بەڵێ ینی نەوت بەرزە بێتەوە وەکو تومە $100 بۆی هەیە $100 ڕەتدا تاکو 110 بڕاتن ئەگەر بەردەوام بێ بەم شێوازە تایبەتی ڕووس زەرەرێتی چونکە هندستان نەوتی ڕووسی تقریبان ڕاگرت و ئەم بەرە بەیانە لە باخیرەیەکی غازی شل کە پرێسەکرێتن لە نێوان ماڵتا و لیبیا لێدرا بە موسەیەرەیەک طبعا مەسافەکە زۆر دوورە لە ئۆکرانیا تۆ موسەیەرە بۆ ئەوێ تێبگریتن بۆی هەیە تەرەفی سێم ئەمە دابگرسێنێ کە لەو باخیری دابێتن دەرنەکەوتووە جارێکێت چونکە تاکو ئێستا کەس نازانێت ئەو موسەیەرەی کە لە باخیرەی رووسیەکەیدا ئەویش پێی بڵین ئوستۆلە ڤڵ ئوستۆلی سێبەری رووسیا کە بەنیێنی کەشتیوانی سێبەرە بەڵێ ئەوانە ئیتر بلاکس رووسیا استیفادە ناکا لە نەوت بەرزبوونەوە نانەخێر زۆر باش ئێستا دۆناڵد ترەمپ یعنی کاک سەلام چەندێک فڕۆکە و موشەکەکان و درۆنەکانی شەڕەکە ئەوەندە دەمیشی هەر بەڕاستی هاتووە دەڵێت مەخزوون کۆگای چەکی ئەمریکا و ئەو چەکانشی کە ئێستا هەیەی هەتا شەڕ بەردەوام بێ هەر تەواو نابێ ئەخرا بە قسەیەکی قورسە بەڕاستی لەو لاوە میدیا ئەمریکەکان وەڵامیان داوەتەوە ئەڵێن هەر لە ئێسەوە موشک و چەکی ئیسرائیل و ئەمریکاش بەم شەڕە داوێتی لە کەمی ئێستا کامیان ڕاستەکەن بەڕاستی میدیاکان ڕاستەکەن ترامپ ینی چۆ خۆتۆکانیت نییە معمەلە وەتی دروست دەکاتن یعنی ساڵانە تۆ توانای تۆ ئەمانە موشەکە توانای تۆ ئەمانە فڕۆکەیە تۆ ئەمانە لە چووە دێنیتن طبعا ترامپ مۆبالەغاکە زۆر ئەڵێکە کۆتایی پێنایە نەخێر میدیاکانی ئەمریکاوان ڕاستەکەن کە داوێتی لە کەمی تۆ 31 وڵاتت هەیە ناتۆ تۆ مەجبوری کە چەکیان بدەیتێ مەجبوری کە موشەکیان بدەیتێ جگە لەوەی کە خۆت پێویستی پێێتی جگەی لەوەی کە لەم شەڕەوە بەکاری دێنی بەرگری لە ئیسرائیلەکەی تەمان مەخزوونت کەمەکاتەوە ئێمە دوێنێ باسیمان کرد کوێت بەو هەموو موشەکانی کە تەیەگرە 180 مەخزوونی تەواو کرد لە ماوەی 4 ڕۆژە ئەمڕۆ پێنجەمین ڕۆژە ئەی مانگی بەسەرا ڕەت بێتن چیەکە ئەمریکا ئەگەر ترامپ ڕاستەکە خەلیج داوای موشکی پاتریۆتی کردوتی نیمە ناتان دەمێ چون بۆ ئیتالیا لە مەخزوونی ئیتالیا وەربگرن خۆیان بپارێزن لەبەرەوە قسەکەی ترامپ ڕاست نییە میدیاکان ڕاستەکەن هەر کەمەکات زۆر باشە لوبنانیش بە دەر نەبوو لە هێرشەکانی ئیسرائیل حزب الله دوای پەرسەندەکان لە لوبنان چییە کاک سەلام لوبنان حزب الله ینی هێرشی بردە سەر ئیسرائیل بە موسەیارات و ئەو موشەکانی کە هەیەی ئەوە بۆ ئیتر ئیسرائیل ئەوە فرسەت باشترین فرسەتە بەرە و ڕووباری لیتانی ینی بۆ گوندانە و بۆ شارشکانی دەوروبەری بڵین باشووری لوبنانی وت ئاودی بن سەرکەون بەرە و باکوور چونکە ئەو ناوچەیە ناوچەی شەڕە ڕاست ینی حزب الله تاکو ئێستا 3 تانکی مێرکافای سوستان لە شەڕەکەیە بەڵام ئەمە شەڕە معنایەوە نییە من کە شەڕەکەم زەرم پێ ناگەیەنێ بەڵام لە کۆتایی ئیسرائیل تەواو ینی باشووری لوبنانە با وەرە و لیتانی وە سوپای لوبنان هەر سوپانیە نەمەشق نەچەک نە هیچ شتێک ڕوبەڕووی ئیسرائیل ناتوانێت ببێتەوە و کۆتایی حزب الله هەر لە کاتی حەسەن نەسڕوڵایە ینی کە لەوێ لێدرا کۆتایی پێهات سەرکەوتن بەدەست نایەنێ ئیسرائیل ئەو ناوچانە هەموو یەکگرێتن باشە هەمیشە ئەوە وترێ ئەگەر پێشوەختە ئیسرائیل مەسەلەن ئەو گروپە چەکدارانەی نزیک لە ئێرانی لە عێراق لوبنان سووریا یەمەن هەل نەکردایە بە ماوەی ئەم چەند ساڵە و 3 ساڵە ئێستا ڕەنگە نەیتوانیا بە هیچەوە هێرشکاتە سەر ئێران ئەمە ڕێی تێچێت ئەمەی کرد ئیسرائیل بە بەرنامج تۆ سەیری کە ئێستاکە شەڕ لەمە و پێش ئێران لە هەر شەڕێکا بواە باسی 12 ڕۆژەمەکە کە دواتە یارە لەیدا بەڵام پێش ئەوەش هەموو شەڕە لە ناو خاکی ئێران ناکرا هەمووی بەم چەکدارانە ئاکرا ینی ستراتیژیەتی ئیسرائیل ئەمریکا وایان لێ کرد لەسەر ئاگرێکی هێواش کوڵانیان قۆڵەکانیان بڕی بە شار لە سووریا چەکدارانی عێراق زەعیف بوون حەسەن نەسڕوڵا کۆتایی پێهات قیادە هەمووی کۆتایی پێهات هەتاکو ڕیزی یەکەم و دووەم و سێمیش کۆتایی پێهات قیادەیان نەما چەکیان لە کەمیدا یەک مانگێ لە حوفیەکانیاندا لێنانە ئەمانەیان هەمووی زەعیف کرد کۆتایی پێات ئەجا شەڕ ئاودی بوو بۆ ناو ئێران وەگەر بەردەوامیش بێتن ترامپ بیر لەوە بکاتەوە لە زەوی ئەوە شتێکی جیاوازە ڕوەداتن لە دوار ڕۆژە ئەگەر ڕێک نەکەون کاتە ئیسرائیل پلانەکەی سەریگرت بوو پلانەکەی سەریگردەمێکە ئەم پلانە بۆی دامێنێتەوە ئەگەر سەیری بکەی لە زەمان حەسەن نەسڕوڵڵا ینی حەسەن نەسڕوڵڵا زۆر قسەیە سەیری هەبوو کە نووسەرێکی ئیسرائیلی ئەیوت
ریزی یەکەم صف الأول ثاني ثالث ریزی یەکەم و دووەم ببوورە لە ناوە دەینی حەسەن نەسڕڵڵاه. حەسەن نەسڕڵڵاهش لە مقابلەیەکە دەرچوو و دەستی کرد بە پێکەنین وتی ریزی یەکەم و دووەم چۆن لە ناوەدەن. یعنی ئەو نووسەرەی کە نووسویەتی لە ئیسرائیل کە نازانم ناویشی چییە، ئەو نووسەرە ئەبێ بیکەنە ببێتە نووسەری سیناریۆی فلیمی خەیاڵی. زۆر باشە سەلاوە و برادرارم لە کۆنتترۆلەوە ینی ئەویان پێوتم کە ئێستا ساروخێکی بالیستی ئێران بەرەو تورکیا هەڵدراوە، تورکیاوەی ڕاگەیاندووە کە لەلایەن دیفاعجەوی ینی بەرگری ئاسمانی ناتۆوە خراوەتە خوارەوە. ئەمە ئەم چیە ئەم پەرسەندنەوە تا خەریکە تورکیا شەکرێتەوە و ساروخی بەرەو تورکیا ڕەوانە کردووە. ئەمە کێشەیە گەورەیە ئێستاکە ناتۆ دێتە ناو مەیدانەوە. ئەگەر تورکیا مەسەڵەن بتوانێت ئەسباتی کە زەرەر بۆ خاکێکتی بەندی پێنجەمی ناتۆ هەر وڵاتێک تعدای لێ بکرێ ئەسبات بکرێ کە لێ دراوە ئەبێ 31 وڵاتەکەی تر داخڵی شەڕ بن چونکە لەوانیش دراوە. واتە شەڕەکە فراوانە بێتەوە هێز لە تورکیا دابەزێت. ئەمە چاوەڕاکرا بوو کە ئێران موشک نەخێ چاوەڕکران نەبوو. ئەمە ئیتر چۆن تێگرتووە لی تێناگەمە بێ بزانێتنەوە ناتۆیە. تورکیا وڵاتی ناتۆیە کە لە خاکی بدە یەکسەر بەندی 5 تەفعیلەکەن کە بەندی 5 تەفعیل کرا، ینی هەموو ناتۆوە بێتە شەڕەوە، هەموو وڵاتەکە هەر 32 وڵاتەکە بێ لە شەڕابێتن. زۆر باشە وەکو وتم لە پێشکی بەرنامەکە تا بێت پەرسەندنەکان زیاتر دەکەن ئەم شەڕەوای لێ هاتووە بە دەقە و بە کاتژمێر، یعنی زانیاری نوێتر هەیە من و تۆ شەو دیسانەوە دوایین پەرسەندەکان بۆ بینەران شی دەکەینەوە دەخێنە ڕوو سپاس دەکەم کاک سەلام. سپاس بۆ بینەریەوە چاوەڕوانمان بن، شەو دێنەوە خزمەتان پارێزراو بن.